پاش تێپەڕبوونی 136 ساڵ هێشتا وێنە و نیگارە سەرنجڕاکێشەکانی برۆمدی ئیتالی جێگەی تێڕامان و سەرنجی سەردانیکەرانی تەلاری کۆنگرێسی ئەمریکایە. برۆمدی کۆنستانتینۆ کۆچبەر بووە وەک چیرۆک و نهێنیەکانی خەڵکی کۆچبەر لە وڵاتەکەی خۆی دەرکراوە و لە ئەمریکا گیرساوەتەوە. ئەویش لە ئیتالیا لە زینداندا بووە، بژاردەیەکیان خستۆتە بەردەست لە زیندان بمێنێتەوە یان بۆ هەتاهەتایی وڵاتەکەی جێبهێڵێت. بەڵام لە ئەمریکا ژیان بە شێوەیەکی دیکە پێشوازی لێکردووە. ئەو 25 ساڵ خۆی و شاگردەکانی بە دیار ئەو نەخش و نیگارانەوە بوون. بەشێک لەوەی کە بۆرمیدی کردوێتی ناسنامەیەکی زۆر تایبەتمەندی داوە بە هەر یەک لە شوێنەکان بەپێی ئەو شوێنەچی پێویست بووە کە ڕنگدانەوەی دەربڕینی کۆنگرێسیش بووە. لە خۆڕان نەبووە سەرکردەکانی ئەوسای ئەمریکا جوانکاری تەلاری کۆنگرێسیان داوەتە دەستی کۆچبەرێک. ئەو 25 ساڵ بە دیار نەخش و نیگارەکانەوە بووە. Because Jefferson and Washington wanted a style. لەبەر ئەوەی جەفرسن و واشنگتن ئەو ستایلەیان دەویست بۆ تەلارەکە کە بەرزترین خاڵی شارستانی تێدا بێت، ئەم نیگارانەش تێکەڵەیەکە لە شارستانی ڕۆمانی دێرین و سەردەمی ڕێنەسەس. ئەو کاتە شێوە هونەری تر هەبوون بەڵام ئەمەیان هەڵبژارد. ئەوەی دێتە واشنگتن و قوبەی کۆنگرێس دەبینێت چەند ساڵێکە نۆژەن دەکرێتەوە. لە ناوەش دەستکاری کارە هونەریەکانی نیگارکێشە ئیتالیەکە پێدەچێ ئاسان نەبێت. کاتێک بۆیەکە هەڵدەدات لی دەکەینەوە کەسێکی تر وەکو خۆی بۆ یاخی دەکاتەوە. ئەمە پرۆسەیەکی ورد و هەستیارە و کاتی زۆر دەبێت. 5 جار هەڵمەتی نۆژەمکردنەوە بۆ ئەم بەرهەمە کراوە. ئێستاش شارەزایانی ئەڵمانی و ئیتالی و ئەمریکایی تیایدا بەشدارن. ئەمە دوانزای نیگارکێشە ئیتالیەکە بووە کە ساڵی 1852 هاتۆتە ئەمریکاوە. چیتر من حەز و خواستم بۆ ناوداری و سەرۆت و سامان نییە. خەون و دوعا و نزام ئەوەیە هێندە تەمەنم درێژ بێت کە بتوانم دیمەنی تەلاری کۆنگرێسی وڵاتە لیبراڵەکە جوان بڕازێنمەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن دیسی.